موزیک کاتی زۆرە چونکە خۆی موزیک کاتە. لە ساڵی 1990 کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان لەو ساڵانە من چەلۆژەنم. ئەوەی کە جێی سەرنجی خەڵک بووە ئەوە بۆ کە من لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانیا سەفەری ئەوروپامان کرد کە من تاکە ژەنیارێکی ئافرەت بووم لەگەڵ گروپەکە ڕۆشت بوو و جێی سەرنجیان بووە بۆ یەکەم جار بە گروپێک بڕاتە دەرەوە و یەک ئافرەتیان لەگەڵا بێەوە چەلۆژەنیش بێت. لە ڕۆژێکە زۆرترین کات من خەریکی پرۆڤەکردن بووم لەسەر ئامێرەکەم. دانیشتنێکی زۆرم هەبوو و کە دەستمە کرد بە ژەندنی چەلۆکەم خۆم بیرە چوو. خۆم بەڕاستی ئەتوانم بڵێم کەسێکی سەرسەختم زۆر. یعنی زۆر سەرسەختم لە مەجالەکە لەبەرەوەی لێرە زۆر بەداخە ینی کە وەکو ئافرەتێک لە مەجالەکەیە هەڵەکەویت لە مەجالەکەیە لەگەڵ ڕێزمە لە چواردەورەکەتانی زۆر ئەشکێنرێتەوە. یعنی ئەگەر لە مەجای هونەرەکانە لە لایەکی ترەوە ئەشکێنرێتەوە یان بەرپێچەوانەوە. بۆ ئەگەر کەسێکی زۆر سەرسەخت نەبیت بەڕاستی ناتوانێت بمێنیتەوە لەناو ئەو مەجالەیە. هەوڵێکی زۆرم ماوە لە سەرەتای دەستپێکردنمانێ بۆ ئامێری چەلۆ خەونم بووە کە ببم بە ژەنیارێکی زۆر باش و هەتا ئێستاش من هەر لەو هەوڵەیان بەڕاستی هیچ نەبێگەر نەتوانم ئاستەکەشم بەرزکەمەوانێ هەوڵی ئەومەوە کە ئاستەکەم دانەبەزێت بەڕاستەکەی.